ئاژەڵی بەرەڵا بە تایبەت مانگا لەسەر شەقام و کۆڵانەکانی هەڵەبجە بە تایبەتیش نێو بازار تەواو وڵاتیانی شارەکەی بێزار کردووە و هۆکاری سەرکیشە بۆ لەنێوبردنی درەخت و سەوزاوی سیمایەکی ناشارستانیشی بە شارەکە داوە. شارەوانی هەڵەبجەر بڕاری داوە هەر مانگایەک لە کۆڵان و شەقامەکاندا دەست بەسەردا بگرێت بەرامبەر 150,000 دینار ڕادستی خاوەنەکەی دەکاتەوە. ئاژەڵەکەش ئیرا بە بڕی 150,000 غەرامەی خاوەنەکەی ئەەکەین ئەگەر یەک جار بوو جاری داهاتوو بە تاکید کاری زیاتر و ئەجراعاتی تونتری لەگەڵەکەین، چونکە بەڕاستی بوونی ئاژەڵی بەرەڵا یعنی شێوازی شاری تێگاوە و شارەکە دوورە لە شارستانیەتەوە و زەرێک و زیانێکی زۆر بەو باخچە و ئەو نەمامانەی لە جزرە وەسەتەکان نێژراوە. سەرڕایەوەش خەڵک زۆر تۆ گلەیی لە بوونی ئاژەڵی بەرەڵا لە شوێنە جیاوازەکانی ناو شاری هەڵەبجە دەکەن. هاوڵاتیان دەڵێن پێویستە ڕێکاری یاسایی توند بەرامبەر ئەو خاوەن ئاژەڵانە بگیرێتە بەر کە بە بەرەڵاکردنی ئاژەڵە ماڵیەکان سیمای شار تێک دەدەن و ئاژەڵەکانیان سەوزایی و درەختەکان لەنێو دەبن. کاری بابلین لایانی پەیوەندیدارە کە ڕێگەی یاسایی بەرامبەر ئەو خەڵکانە بگیرێتە بەر وە پێشتریش بابلین هۆشیار بکرێنەوە، هۆشداریان پێ بدرێت کە ئەمە دیاردەیشی ناشرینی ناشارستانیە، ناکۆمەڵایەتیە، نائینیە، پێویستە بە شێوەیەکی بابلین تەندروست مابڵە لەگەڵ ئەم بابەتا بکرێت بە حساسیەتی ژۆر نەگیرێت کاتێک کە تۆ دەبیت بە مای ئازاردانی خەڵ عەزیەتدانی خەڵک. ئەو خەڵکە زۆربەی زۆری بژێوی ژیانی لەسەرەوەیە. باشە حکوومەتیش حەقی خۆیەتی بە دوواداچوون بکە بۆ دار و درەختی کە ناشتوویەتی، بەڵام لە هەمان کاتدا حەقی خۆشێتی کە ئەبێ بە دوواداچوون بۆ بکە شوێنێکی تایبەتیان بۆ دابین بکە بیان بەتە دەروی شار لە دەروی شارە کە شوێنی تایبەتی بۆ دیاریکردن ئیتر ئەوان هیچ بەدیلێکیان بەدەستۆ نامێنێ. حکوومەتیش دەتوانێت هیچ مبەڕیریان نیە حکوومەت توانی ئیجراعەتی یاسایی خۆی بکەوت. بەپێی زانیاریەکان شارەوانی هەڵەبجە لە ماوەکانی ڕابردوودا هەفتە سەرمانگەی بەرامبەر 10,500,000 دینار واتە بۆ هەرسەرێک 150,000 دینار بە خاوەنەکانیان داوەتەوە. لە هۆشدارێکی دیکەشدا لایەنە پەیوەندیدارەکانی هەڵەبجە ڕای دەگەێنن هەر کەس چەند جارێک ئاژەڵەکەی بەرەڵا بکاتە شەقام و کۆڵانەکانی شار بەڕێکاری توندی یاسایی ڕوبەڕووی سزایی دەکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.